دو مالباتین کرد دواره بازرگانی ده جمیج ده بهفره کار دکن و سرکفتن نوان مستر و مستر دبن. نها او خودی سی کمپانیای مزن. کمپانیا قبل حلال گل استکهلم و یونشوپینگه، دیجی سالو حل لستکهلم، یورو باسمتی لهامبورگه، میوان پروگرام اون. جمیل زیدعلی سال 1949 البغدادیش دایک بوده، خواندن سرطایی و ناوندی البغداد کریه و سال 1974 خواندن اندازیاری مکانیک بشه پاپور و کشتیان زانینگاه بسراب سری کریه. رژیم باس بده هزاران کرد فعلی جمال وام درخستن او خستن اتومبیلین عسکری و آویتن سرسینور ایرانی که جمیل و مالباتوی ناوان دابون. جمیل زیدعلی جی ایران چو سوید و سال 1983 ده سوید جی. دلیر طاهر مصطفى سال 1905 سلیمانی جدایک بوده خواندن ناوندی البغداد کریه و سال 1976 ده کلیجا زانیاری لزانینگاه سلیمانی بداوی کریه. جی سال 1977 ده لسوید جی. فاروق زید علی سال 1958 البغداد جدایک بوده خواندن سرطایی و ناوندی تا 78 البغداد کریه و لزانینگاه سلیمانی دست بخواندن اداره و اقتصاد دکه گاوا کو اوجی وک پرانیا کردین فعلی آویتن سرسینور ایرانی. سال 1988 چو روسیا و بری کو ماستر ورگره دبن فشارین رژیم بعض دا نچار دفش خوندن بردا و سال 1991 هات سویده. بینرین بریز افدم و همودم و بخیر. امنها میوان کمپانیا قبل حلالا لباشور استکهلم. کاک جمیل زید علی، کاک دلیر مصطفى و کاک فاروق زید علی هم خیراتن. کاک دلیر يعني دەستپێکی ئەم دخوازن بە بینەرین کوردستان تێڤ بنەزانین یعنی ئەڤ ڕامانە گۆشتی حەلال ji کۆ هات دەستپێکاوێ خۆی لە ساڵی 1975 بۆ یەکەمین جار لە سوید ڕێگەی پێدرا گۆشتی حەڵالن سەربڕی بە مناسبەتی یەکەم ڕۆژی ڕەمەزان لە شاری لینشۆپین چەند لاشەیەکیان سەربڕی بۆ ئەو مسلمانانەی کە تاکتاکە لە جالی ئیسلامی لە سوید بوون. مناقشێکی زۆر بوو لەسەرەوەی حەڵال ئەبێ سەر ببڕێیان سەر نەبڕێ چۆنە چۆنیە لەبەرەوەی نیانەزانی مەسەلەی حەڵال چییە و خەڵکی ناگەیشت مەسەلەی حەڵال چی شتووە. پاشان سەربڕینی حەڵال لە ساڵی 75ەوە تا ساڵی 83 بەس لە مناسەبات هەبوو. بەرەبرە خەڵکانی پەناهێندەی کە هاتنە سوید جاران لە لاتین ئەمریکاوە هاتن پێش لاتین ئەمریکا خەڵک لە یۆناان و لەو شارانە هاتن بۆ لە هۆزلاوی پێشوو هاتن لێرە کاریان نەکرد بەڵام وەکو پەناهێندە خەڵکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەواخیری ساڵەکانی هەفتا دەستی پێکرد بە هاتنیان و لەوانە زۆربیان مسلمان بوون داخوازی لەسەر گۆشتی حەڵال زیایی کرد تا ساڵی لە پچڕ لە شارۆچکەکانی سوید بە شێوەی ڕسمی و شێوەی ناڕسمی گۆشتی حەڵال سەرەبڕی تاوای لێ هات ئێمە چونکە فرۆشگایەکمان هەبوو و داخوازی لەسەر گۆشتی حەڵال زیایی کرد بڕیارمان نا کەوا ئیتیساڵ پەیوەندی بکەین بە دام و دەستگاکانی سوید کە بە شێوەیەکی سەرەکی ڕۆژانە هەڵسین بە سەربڕینی گۆشت بە شێوەی حەڵال. شخوا مجید خواست از وی بپرسم یعنی قانون یاسای وی ولاتی قدخه دکه که حیوانان ظلم بکی یان بیشینی باشه و سرجه کرنجی یعنی قدخه الگور قانون وی ولاتی چاب هفدره دگنجه یعنی سرجه کرن و قانون وی ولاتی بله قانون ولاتی داره دبی حیوان بهوش بیا لکاتکا کسر دبره بالنسبه شریعت اسلام و کە دەڵێ حیوان دەبی بە زندوو بێ سەر ببڕێ و ڕوو بکرێتە قیبلا بە جەقۆیەکی زۆر تیش ڕەحم بە حیوانەکە بکرێت سەر ببڕێ بڵێ بسم الله الله ئەکبەر ئەمە بێ شەرعی ئیسلامە هاتە سەر ئەوەی حیوان زندوو حیوانی بێهۆش کە تەخدیر کراوە مادام دڵی کارەکە لەو کاتێک کە بە جەقۆ مسلمانێک سەریە بڕێ بەرەو قیبلا بە مەزندەی زۆربەی عولەماکانی دین ئەمە نەمردووە چکە دڵی کارەکە وەگە لێگەڕن حیوانەکە سەری نەبڕن حیوانەکە ئەگە سەر نەبڕن لێی گەڕێن ئەوە یەتە هۆشخۆی
چەندەها جار تەجروبە ما کردووە ئێمەش و دکتۆری بێتەری تەستیان کردووە کە تەخدیریەکەن بەپێ ئەو قانونی کە لە سویتەیە و لە بازاری یەکگرتووی ئەوروپا هەیە کە بە کارەبا سەقەیەک کارەبای بروسکەی کارەبایی لێ ئەدەن تەخدیرەکرێ بە نسبەتێکی معەن ڤۆڵتێکی تایبەتی و ئەمپێرێکی تایبەتی جێژە بێ و حیوانە بۆ مدەی چەند دقیقەیەک ئەگەر لە خلالی ئەو چەند دقیقە سەر نەبڕێ حیوانەکەیەوە خۆی بەڵام زۆر بە هاسانی تۆ لە ماوەی چەند سانەیەکە فرەی سەربڕی نەکەویت. ئەمە چەند مناقەشاتێک کرد کە ئەمە دەستمان کرد بە سەربڕین پەنامە بردە بەر وڵاتی حکوومەتی سوید کە لە ڕێی جەمعێتی گۆشتەوە کە پڵەن شد برانچن لەگەڵ شەریکەیەکی سکان کە گەورەترین شەریکەی گۆشتە سەروەتی حیوانیە لە هەموو سوید قسەمان لەگەڵ کردن لەگەڵ وەزارەتی زراعە و بەشی هین حیوانی کە پێڵەن لیڤز مێدزبێرەکەت قسەمان لەگەڵکرد لە هەمان کاتە ئێمە لە پەرەلێل بە موازی قسەمان لەگەڵ دەستگای ئیسلامیەکانە کرد مؤسساتی ئیسلامی لە سوید و لە دەرەوەی سوید هەموو گەشتنەوە قەنەعەتە کە مادام سوید ڕێنادا حیوان سەر ببڕێ پێشەوەی بێهۆشکرێ ئێمە پرسیمە ئەجەبام حەڵاڵیان نا پێشەوەی دەست پێ بکەین بە شێوەیەکی تجاری هەموو بڕیاراندا ئەگە بێت و حیوانەکە دڵی لە کار بێ لە کاتی سەربڕینەکەیە ئەوە هیچ مشکلەی نییە و حیوانەکەی ئەتیبارەکرێ بۆ حەڵاڵ و بە تۆپی و حساب ناکرێت چکە تۆپی و لە شەرعی ئیسلام المنفقە حرامە. gelekî baş nawa yanî we di wê navbera yasaya Swêd û prensîpê Îslamê da we tiştek di wê navberê de peyda kir him dewlet razî bê û him jî li gor prensîpê misilmanê birêve diçe. Baş kak Cemîl eger em cenabê te bipirsin yanî gelek misilman hene dibêjin goştê helal ji goştê nehelal xweştir e û bo tenduristî jî baştir e. Eger bo xweşbûnê û bo tenduristî jî baştir e çima hemû yanî em bêjin qita'ê goşt ê Swîdî û ê Ewropî şêweyê şerjêkirina heywanan nakin wek ê helal. خۆی چۆنە دوو طریقەیە طریقەی بڵێن ئیسلامی و طریقەی سناعی سناعی ئەوێت سەر ببری بە سەریعی و بتوانی هەرچی بتوانی زوو بکوشی کەمیادی گەورە لەبەرەوە چییە کات کونی کات لێرە یان سەر بری بە طریقەی سەریع بەحیث بە ڕۆژێک کەمیەی گەورێک دەرەکات ئەمە لەو لەحظاتە لە وەختی سەرێ برید و خوێنەکەی سەح بکات ئەوان استفادەکەن لە خوێنەکەی ئەیکەن بە پودینگ استفادەکەن لەبەرەوە چییە کات وەختی سەحبێکەن بەدەنە کرجە بێ گوشتەکە کرجە بێ ئیمە وەختی سەرێ برین بەراحەتی خۆی هێڵین دڵ خۆی پەمپی خوێنەکە کاتە دەرەوە وەختی خوێنەکە بە ڕۆژێک بە دوو ڕۆژ خوێنەکە دەرەچی گوشتەکە هەنە بێت نەرمە بێ سفت نابێ لەبەرەوە خۆشترە زۆر خۆشترە بێ لە گوشتی بڵێن ناحەڵاڵ یان تبێژی سوێدی بە ڕقەمان دەحەسبێن ژالێکی دا استیفادەیە وێ خوێنێ دکەن و ئەگەر گۆشت گەلێکی خۆش بێ نەخۆش بێ نە ئەو هەندە کێشەیە ینی گەلێک پارە ژێت دقیقاً پارە ژمارە یەکە بنسبەت ژمارە بەرێ بەرێ کاک فاروق هون گۆشتی حەڵال دەفرۆشن مریشک پەز بەرخ ئەم بێژن گامێش و تشت دێدن گۆر پرینسیپێ ئیسلامێ و جووتیە مشتری وە کەسێک کوتێن دکردن ئێک و دخوازن ینی ددن پێوی گۆشتی ژوانە پێویستە مسلمانن یان مسلمان و جوونە یان سوێدی جیتێن ینی کیژان شەریحانە گۆشتی حەڵال لە ئەوروپا بەداخەوانی ئەو مانای ڕاستی خۆی نەیداوانی ینی بۆ ئەوروپی بەحسە گۆشتی حەڵال کە پێویستە کە کۆڵەتی هەبێ ئێمە ئەم شتێکی خۆمان قبلە حەلال ترکیزمان کردووە لەسەر کوالیتی ئەسەر یعنی کەیفیەتی گۆشتەکە ئەز وەرم سەر کوالیتی و چاوانیە گۆشت ئەزەوەی وەرم سەر بەس ئەس بێژم مشتری وە مسلمان و جهونە یان سوێدی جیهانە سوێدیش هەیە هەموو شتێک چکە بڵێم چکە نەکەی باشە کواڵتەکەی باشە بە شێوەیەکی زۆر جواندایەنی دیزاینێکی زۆر بە قووەت و ئیتر ئەوروپیشەی خوات و زۆری پێخۆشە و ئێستا گلۆبالایزیشن ینی ئەستا هەموو ئەوروپیەکانە چن بۆ تورکیا چن بۆ عێراق چن بۆ هەموو شوێن ئاشنان لەگەڵ خواردەمەنی ئێمە ئیتر بۆیە ئێمەش بۆیان ئامادەکەین فراوانەکەین و تەڵب زۆری لەسەرە هەتا سویدەکان ئێستا لە هەموو فرۆشگەکانی زنجیرەی سوید و فینلەندە هەین
تبي رامن يعني قالك جاران فرمو عفو نقطة إضافة كم لمن فاروق استاي متواني مان كلمة حلال بنوعية برز بكين يعني ستاندردی هەبێت تاندرەکەی بەرزترەکە لە گوشتی عادی توانی مەنیساگە تەماشاکەی مەلیک وەختی خواردن داواتی خەڵکەکات بە گوشتی مە داوەتەکات ینی داواتی زۆر گران و مهم جالیاتی ئیسلامی لە گوشت لە ئیمە بن چونکە ئیمە گوشتی حەڵال توانیمان ناجیحیکەین بە طریقەتێک بە حسابی بەرز ینی بۆی هینەکان یعنی وەختی گوشتی عادي مثلا ب100 كورونا قشتي ما جرانتركا جرانترينا فيه خطوط الجوي همو خطوط الجوي قشت لي ما بن همو خستخاني مدارس زور بيان قشت لي مسلمانة ويما تبي رامن قالك جاران قشتي حلال بدزي تشيد بو يعني كيسة كراش دا وبرادرك الدرك سرجت كيردو اني نها قالك بالشيوه كي فرمي قشتي حلال تفروتن هون چه لیکولینان لی چه دکن یان استاتستیک احصاءات بیج سلوکی مشتری چه واهاتیه گوهرتن بربکیج آریوات چه بله اوکو پیاموتی و جناب باسکت جاران کشتار لموسم بو کمیتکی زور کم بو و زور جاریش دچون لادیکان خواه کشتارن دکی که دکتوری آجالی سرپرشتی و سربرینی ندکرد لبرو بقاچاق دیان فروش دیان بربو مالان بساره کسلاجه نبو که اما قرار من نباشوشی رسمی کاری گوشتی حلال بکەین پاش ئەوەی ڕەزامەندی دەستگاکانی سویدمان بەدەستێنا ڕەزامەندی مەدارسی ئیسلامی بە سونە و بەشی ئەو بۆوانەکە ڕەزامەندی خۆیان پیشاندا لەسەر ئەوەی کەوە ئەو حیوانەی لە کاتێکە کە تەخدیر کراوە نەمردووە و بە شێوەیەکی ئیسلامی سەر ببرێ حەڵاڵە ئێمە گەیشتە مستەوایەکی تر کە بە پێوە لە مستەوایەکی ڕسمی ئێمە ئیجازەمانێ لە حکوومەتی سوید لە عینی کاتیشە عینی ئیجازەیەکە لە هەموو بازاری یەکگرتووی ئەوروپاوە ئێمە دوو ئیجازەمان ئیجازەیەکمانە بۆ دەستگای ستۆکۆڵم کە 257 و ئیجازەیەکی کەمان هەیە بۆ معاملەکەمان کە لە جنوب خواردنی گۆشتی حەڵال دروستەکە 567 بله کاک جمیل تا کرم کرد تگو دبیستان سوئدی گوشت حلال جمع خوازن شرکات طیران و گلک قطعات دن لی مثلا کمرود داشتی رستوران که خارنه که بخواه جمره نباشه که گوشت حلال جمع هی یعنی نه برید برسیفا ببدی اما بین ودانه که بدن اولوا وگرن تماشاوان نجال بندم بن دیروکا کمپانیا قبل حلال ودگره سال 1984 گاوکو جمیل زید علی و دلیر مصطفى لستوکولم سوپرمارکتک وکرن بناوی دی و جی سالوحال و گرانی دان فروتنا خارنن رجلاتا ناوین. گاو بگاو لسر خبتین گره که یاسایی پیدا بکن جبو فروتنا گوشت حلال. جبرکو اشکنجه حیوانا لسوید قدخه دویابو حیوان بین گیش کرن و پشتر الگور پرینسیپ اسلامی بین سرجه کرن. بوی رنگی سرجه کرن حیوانا نامین اشکنجه و چاوانیا گوشت باشتره. دناف بیانی و سویدیان ده جماره کریارین گوشت حلال بلندتر دبو سه براین کاک جمیل تفلیوان بون و به هفره کمپانیا قبل حلال دارخستن. ایرو او مسترین کمپانیا گوشت حلال لسوید و اسکندناویا. قبل حلال گوشت دفروشه رستوران و سوپرمارکتین سویدی ین مزن جبرکو قبل حلال دچاوه بازار گوشت ده بچاوانیا گوشت خواه جه باوریا که مزنه. ده گفتگوین درباره پیش روژا گوشت حلال ده لایکتیا اروپا قبل حلال نونرتیا سویدت که. گاوا میوان شاه سوید جوالات مسلمان تین گوشت قبل حلال جوارد شه. جبلی گوشت خواه قبل حلال لگندکی ناوراستا سوید فابریکک وکریه جبو چیکرنا گلک جورین خارنین آمده و ین نیو آمده. هر وها کمپانیا برنج الالمانیا وکرنه بناوی یورو بسمتی برنجا بچاوانیا که بلند دکرن پاک دکن پاکت دکن ناوی خلی دکن و البازار اروپا دفروشن بری تماشاوان هجا ام دیسا ودگرن بردوامیا گفتگوی خواه لگل برادرین قبل حلال فرمو کاک جمیل
إما لأسباب تطور من ونجاح من أو أبو إما تواني من قشتي حلال قيمتي برز كيم قيمتي كواليتي نوعيتي برز كيم لبروا لعيني كانت احتفاظ من بحلال كرت ثابت من كرت أما صدر صد حلالة لبروا دو بازار من هي بازارك هي ناوي حلالة وهر كسي لي ميكري وغارنتي ورقرين كأم حلالة فروشي ماركة جايم نبي أو ماركة لمطعمي خوي يا لدكاني خوي هيلي ويمن دوايا كوين دوايا مدة تابزاني من كأم هر أم بزاعي حلالة فروشي لطرف دوم إما بازاري كمان هي كبازاري أوروبي تواني من برسني من أم كواليتي من بو أواني كرن وقيمتي برزة دنبي لبروا محلاتي جورا يعني بلين كتهاي جورا يعني مطاعمي سويدي باش هموي لا ما أكري بلام أوان شرط نية لايان كبتوا كبنوسن حلال أوان يكرن بو نوعية باشكي احتمال وقت مشتري مسلمان بهاري جمان جوان بپرسه گوشت حلاله و چغوی بيجي یا نه بالضبط بله يعني د كونسبت گوشت حلال ده پرسه من هبو اون گلک تشتان برچاو دبن تشتك هي لفر جيرد بيجن مليو تنكنده يعني چاوا مرو جنگه به برچاو ببه او كونسبت يعني د كومبانيا وده هي بله من دير جواب موجك زياتر اما بريال ماندا برنسيبك بانه لأول روجو كدسمان كربا كاري تجاري لسويت ودسمان كربا سوبر ماركتيك معنا بو بناوي جي عندي لبس لبا كدسمان بكر بحمو برنسيب وشعاري اما دروشمي اما وابو او خواني خوتو من دالله كانت نيخوا نيدي دخلك لو شعارو دسمان بكرت دائما اما هول ددين عضلاتي خومان وقدرتي خومان بنوعية بيشان بدين شو قازانجي إما لا فروشني عددي زورنية شو مسلمان أو نزورنين بلا من أقربتو أنا 5 أوريان 10 أوري كرونيك لتشيلوية كتوفير كام لو سر بملايين مدرجة لبرو برنسيبي واستراتيجيتي إما وبو يكم تركيز كينا سر حلال دوم هر لا شيء جوجنية حيوانك سر بري بشوي حلال بو شو كل مكتبة كان من الله كان دلين إما هين ما عندي سوسج كورف داكو باوكي دلين نبي أو سوسج بخوي شو جوشي برازة إيو دستمالو من دالتين قد داكو باوشي دلين ما مش حزكم كورف خوم لبر أو إما قرار ما عند صناعتي غذائي دروس كدني خوارد مني غذائي معملك ما نستاكه هي للجنوب كل أساسي وكردو ما توا بيكين تشيب على سورتمنت يعني النوعيات زور ما نبيها لهم وجوه لگوشتی کلاو لگوشتی برجاو لگوشتی سوروکراو زیاتر لسطو چلو چوار دانا بزعمانه که همون بگوشتی حلال دروس کراوه قازانجی ایمان لو دایا لنوعیتایا بوئوی قدری منافسه من زور بیا بالنوعیت لبر أوا أجسري برهمكان إما بكي كي خينتو لسر إنكي شرحكي تماشاكي مواد محافظي تانية يعني كما يعني أو مواد ملونو أصباغ وأوشتاني حرتي دانية إما تركيز منظور لسر أو كردو كوان نوعية ببارزين ويارمتي بين مجالي زور أوش كبشكل مسائلي صحة باشي خلق زاد لما مجالي جينجان مجالي جينجي إما لچندها سيمينارات ولچندها دورات بشداري مان كردوها بوي جينجا باريزين مثلا إما بو هين تشوري شونك ماني بي باسويدي فدافشي لريا أو أرزي كي شوين جاء كاتو أو تشوري وشتكا أجريا فلتريشنية كا فلتري بو كا بو نتشتو أورو شما فيد برسم كاك دلير جبر هم باش زانن باشور كردستان خارن جوالات دور و بره به هر شیوه کیته گلک جاران کنترل نابه گلک جاران اصلا خارن ته کنه گنجا و انسان بخه يعني بي جحريد بيتين برن جبر يعني دوی لیستاک پرینسیپ هبن پرینسیپ چاوانی کوالیته نوعیت که مرور پی بچه دجبو جوی نکیم تر بیجی هون جبلی گوشت هون گلک نوع خارنا چید کن جوره خارنه نیف کلیای یعنی جب تمامی کلیای و جمداندی و نجمداندی او پرینسیپ کوالیته چاوانی ده و مارکا و حلال دا
چی خاصە بلندە لە گۆڕ ئەوروپیان ئێمە ڕاستەکەی بتەوێت ئێستا ئەمەلیە خواردنەکەمان وەکو کاکدلێر باسی کرد ماوەدی بڵێن نگاداریەوەی کە حاڵزەی تیا کەمی تایە بۆیە کۆڵەتی زیاتر بەرز دەکاتەوە لە عینی وەخت تامیشی خۆشتریەکات لەوەتی ئەو کارخانەمان داناوە لە ساڵی ڕابردوو فرۆشتنی ئێمە تقریبا 90% پرس بۆتەوانێ ئەمەش ئەگەر ینی بەس بارقام بەکاری بێنی مانایکی ئەوەیە کە تۆ ناجح بووی چونکە نسبەی مسلمانان لێرە تقریبا 4% سویدی یانی دەوری 300-400 هزار مسلمانی لێیە بەسەوەی کە ئێمە ئەیفرۆشینەوەی کە لە بازار فرۆشێ بە پێ ئەحسائەتی ئێمە لەوە زیاترە ئەوە وەکو دلیلکە بۆ ئێمە کە خەڵکی ئەوروپی فزولی هەیە ئەوێ بزانێ ئەم خواردنە چییە و ئاشنایی پایە بکات لەگەڵی جا لەو ڕوایم ئێمە لە ڕێگەی ڕاستی نیشتا ینی گاڤە بۆ ئەف کۆمپانیا بڕێخست وە چه ئالیکاریش دەولەتە سوێد وەرگرت لا ببورە لە ڕووی اقتصادیەوە قانونێکی پێڵێن ئێو بدراک لە ئالیکاریا ژیەکیتیە ئەوروپا ئەوە تەنیا بۆ شەریکاتەیە لە شاری ستۆکۆڵم لە بەرەو شارێکە کاری زۆرتیایە و زۆر گەرمە ئەو یارمەتێ نییە بام کە ئێمە کارخانەکەمان کردەوە لە جنوب لە گوندێکە کە تقریبا 48 کیلومتر لە خوار ئێنشپینەوەیە بێکاری یەکجار لێوێ زۆرە ئانوێ ژیان لەو ناوە بمێنێ و کارخانە بچێت لێ ئیش بکەشتیوە لەبەرەوە شتێکی ڕەمزیمان یارمەتی وەرگرت اقتصادیەن بۆ کردنەوەی کارگەکە ئاسانش نییە پرۆسەسەکەشی هاسان نیە بەڵام وەرمانگرت بەڵام ئەوەی کە ئێمە وەرمانگرت ئێمە ینی پشتگیری معنەویمان زۆر وەرگرت مەسەن لەوانە 2 ساڵ لەمە پێش ڕئیسی وزەرای سوید هات بۆ سەردانی ئێمە عینە متخواست وێ ئەس بێژم بەڵێ ینی سوێد وەکو دەولەت بەڵێ چی خاصی وە جدی دەبێ وڵی زۆر بە جدیمان وەرەگرێ ئێمە چەندەها جائیزیان ناوینە تێ لەبەرەوەی کەواکو شەریکەیەکی بێگانە لە سوید لە مەجای ئینتگرێشنە پارساڵ بۆ 2010 جائزەی ئینتگرێشن قبلە حەڵاشە دووەریگرت ئینتگرێشن ینی اندیماجی بینی بیانی لەگەڵ مجتەمەعی سویدی لە دەسەمبەر لە ئەو قاعەیەکەوە جائزەی نۆبلی لێدەن لە هەمان قاعەیەمەش وەرمانکرد بەڵام نۆبل نەبوو جێی دڵخۆشیە کەوا بایەخ ئەدەم بە شەریکاتی سویدی کە خاوەنەکانی بێگانن وەکو جەنابتە مدرەیسی وزەرا ساڵی 2008 ئەوە ڕۆژ ڕەمەزان هات پیرۆزبایی لێکردین پیرۆزبایی لە ڕەمەزان لێکردین و پیرۆزبایی لێکردین کە شەریکێکی سەرکەوتووی ئەوروپی کە خاوەنەکەی ئێژنەبیە لە شاری یۆنشۆپین محافزی یۆنشۆپین و هەموو دام و دەستگای شارەوانی و یۆنشۆپین زۆر بە گەرمی بە خێراتنیان کردین دامی معنەویمان زۆر زیاتر لە دامی مالی چکە دامی مالی زۆر کەمە بۆ شەریک مەلێکیشەوە 3 ساڵە 3 ساڵ داوەتمانەکەن بۆ وەکو شتێکەی ئولگو کە جازە بدەین بە شتێکێکی بڵێن وەکو ئێمە تازە ینی جازەی بردووە کە مەسەرەن ئێمە کوزەی میێوانی شەرەف ئەوە 3 ساڵ لە بەشداریەکەین تیا یەک نقطە زۆر ئەساسی من انتخاب کراین کە جزئێک لە کۆمیتێ تحديد إسالة أوروبا أنا تحديدي هوية بو حلال چيا ستاندري حلال چيا إما كوميتي ستاندري حلال السويد إما يكي لوانا لو كوميتين ئێمە هەڵبژاد نوێنەری حکوومەتی سویدین لە بازاری یەکگرتووی ئەوروپا بۆ تعریفکردنی ڕێژەی حەڵال بۆ یەک ڕەمزی حەڵالدانێن لە هەموو ئەو شەریکاتانی حەڵالی ئەوروپا کە حەڵال ئەفرۆشن بە پێی ئەو پێڕەو بکەن ئێمە نوێنەری سویدین لە داڕاشتنی ئەو یاسایانە هەنگەلێک گۆشت ji dûr tînin yanî ji wî halî dinyayê tînin Newzîlanda heta vê derê goştê hûn tînin hûn goştê frîskirî tînin yan goştê taze tînin hûn li wir serjê dikin ya hûn tînin li vê derê serjê dikin ئێمە عملیان ئێستا بە هەمووی ئیشەکەین لەگەڵ گۆشتی فریز دەکەین کڕین لە نیوزیلەندا ئێمە بڵێن شتێکەکەمان هەرە گەورەترین شەریکەی هەموو سکەندناڤیە لە ئیمپۆرتی بڵێن گۆشتی بەرخە
يعني قزنجي كومبانيا وردقري هم بي كومبانيا خفراتر دكن هم درباسي ألمانيا جبنا بازار ألمانيا بلكي ولات ديجي لبيشوانا وهين زيادة ترشد دايا برخوا بەخوا خۆ دەزانی ئەوە لە تەوازونەکە لە توانای ئێمە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیقتصادیەوە لە ڕووی مالیەوە ئێمە دەمانوێت هەنگاو بە هەنگاو بڕۆین بەتابەتی تەبان ئێمە مطلق ئەوە خەتی سوورە بەنسبە دێمەوە بێ هەمووی حەڵال بێ و هیچ شتێ نانی سەرپەرشتی خۆمایتیانە بێ یعنی بەسەیەکێ شەریکێ بڵێم گۆشتی حەڵالمێ و شادەی سەرتیفیکاتتانمیشەوە ئەمە ئەوە ناخوە لە ئێمە دەبین نوێنەری خۆمان بەتابەتی کاگنەمیر ئەو مەسووری ئەو مەسائلانەیە حەجنەمیر خۆی ئەچێ بە چای خۆی بینێت تەسکیەکە لەوێ منەظەماتی و جەمعیەتی ئیسلامی لە دەروپشتی ئەو قەسابخانە هەیە دڵنیا بین کە ئەوان سەرپەرشتی سەربڕینەکەیەکەن ئەنجا ئێمە توانین لێیان ئیستراتکەین و لێیان بکڕین بۆ بازاریێرە بەڵام پرەنسیپی ئێمە بۆ فراوان بوون ئێمە ئێستا لە حەڵاڵە گەورترین تەنیا بەتەنیا ئەتوانین بڵێم لە ئەسکەندناڤی هەر ئێمەین ئەو کانێکی کە ئیش حەڵاڵەکەن یان یارمەتی دەری ئێمە لێماکردن بۆ دوکانەکانی ترە فرۆشن و شتیوە تێگەی لە ئەڵمانیاوە هەنگاومە ناوە بەرەو ئەڵمانیا ئەڕۆین چکە لێ جالێکی مسلمانی زۆری تیا بەرەو ئێچین بەنسبە کوردستانیشەوە چەند ئەفکار و شتمانەیە و محاولاتمانەیە و ئینشاءڵڵا بۆ داهاتوێکی نزیک ئەتوانین لێش بکەین. كومبانيا و للسويد يكجي نمونين كومبانيين اي بيانيان اي سركفتي تي حسباندن وقال لك ازمون خرطوب كر قال لك تكلي ود اوروبا والدنيا ده بلكي هنا تمجي تي سري مران كردستانك افابيه عيبي هنا بشي راست هنا بشي لواز هنا تشاوا مروكان به ازمون خو بگيني خلقي خو تشاوا افشي و تفكيرك مروكان الكردستان جيب جيبكي بەخوا ئەبێ قەنەعەتیان پێ بکەین ئەبێ و ئەوان لە کوردستانە ممارەسە ئەکان بۆیان دەرەکەوێ لەو مەجاالەتان بەنسبە مەجای ئێمە مەجای گۆشتە چەند جیر و گرفتێکەوێ پێشێکی حەلیکەی ئەتوانی ئێستا بچی لە خۆتەوە کوردەوارانە خۆتی پێدا دەیت و شت بکەیت بەڵام بەرهەمەکەی بەختە ئەگەر ناجی سەرکەوتوبی بە بەختە بیت بەڵام ئەو کێشانەی کە لە بەردەم تابێ پێشێکی ئاقلسانی عاقڵە بێت کێشەکان نەزەریان هەڵکە بخاتە تێستێکەوە و دواییەوە بچێت هەنگاوەکان یەکێ لە کێشە گەورەکانی گۆژ لە سوید تا ئەمڕۆ لە کوردستانە سیستەمێکی گومرجی ڕقابی نییە کە بە شێوەیەکی هاوبەش بێ مەسەر لەوانەیە لەسەر گومرجی برایم خەلیل بە شێوەیەک حاوەیەک گۆشت تەعامل پێ بکەن لە حدودی باشماخ بە نوعێک کە بیکەن لە حدودی مەسرا و ئەو ناوەکە لە جنوب بۆ دیێسپێنەکە بە دیێتە کوردستان چکە بەشەکە لە عێراق لەبەر ئەوەی ستاندەرێکی نەوعی و قیاسێکی نەوعی نییە ئەو گەورەترین کێشە لێوە دەست پێەکە دوای ئەوە کێشەکانی فەنیە مەسەن کارەبا کەمە ئەم کارەی ئێمە پێویستی بە کارەبایەکی زۆر ئینەرجی زۆرە حکوومەتی کوردستان یارمەتی بات ئەبێ زۆر لەو شتانە کە کەنگلێر باسی کرد ئەبێ زۆر یارمەتی بات ئەبێ دەردی عەرەبی ئەڵێن تەشدیدی اقتصاد ئەبێ بزانی مەسەن ئەم سناعەتە پێویستە بۆ لای خۆمان یارمەتی فراوان کات مەجال باتەوە زیاتر کە مەسەن ئەو ئیشە گرنگترە لەو ئیشە ئەبێ ینی ئەزانانی چۆن تەشدیدی اقتصاد ینی ئەبێ خۆیان باوکی هەموو ملەتن ئەبێ خۆیان لەسەرەوە سیر بکەن تەماشا بکەن کە ئەم شتە بیێنن بۆ کوردستان فایدەی چییە بۆچی بن بێڵم ینی لە ئیشەکە نەزانێ لە وەختێکە کورد زۆر کەوادری چاکی هەیە ڕێگان بدات باشتر کە خزمەت بکەن ڕای وەختیش سەربەرزیە هەر بۆ خۆشیان هەر بۆ ملەتیش ددەمان نێزیکدا پلانی وای چه هەنە کوون کاری خۆ فرەتر بکەن یعنی هەموو دخوازی چی بکەن گاوا پێ ئێمە توانیمان بەو مدە 25 ساڵە لێرە توانیمان سابت کن کە کورد ئەتوانی ئەگەر فرسە بکەوتە دەسێ ئەتوانی بگاتە نەتایجی زۆر باش ئێمە لە مەجای خۆمان لە مەجای گۆشت مۆفەقەیە زۆر بەرزی کردی گەشتە پێ
لعيني كات إما فكر ما نكربت من أم ولاته بيانية بيدا United States of Europe الولايات المتحدة الأوروبية وتمان أم ولاته أبيد بارتشيك لو ولاته باش إما بو بچين بمعنين لضواحي بو نچين بو بايتختكي توقع ما نكر كبايتختكي يان فرنسا بي يان ألمانيا بي بتقديراتي خمان ألمانيا بو هل ما بجارد هامبورغ كجورترين بندرجة مينائجة لأوروبا أو من هل بجارد يك معملي زور مودرن درس كرديم هي برنج لورا وثمان بو معملة انتقال كين لا ضواحي بو مركز وفعلا يك معملي درس كردي من مودرنترين تائمرو مودرنترين معملي همو أوروبا برنج أي كري همو عالم بچلتويكي باكيكات وتعبئيكات بقياسات مختلفة أفروشي من بهمو أوروبا أما تا يستاقش من نتيجة يستا إما بمدي دما آيندا خريكين معملي كدرسكي من تمديدي أم معملة قورة ترى محاولة من بتواني من استيعاب ألمانيا وفرنسا وبقية أوروبا بكينو بتواني من يعني ريشمان لهمو أوروبا ناومان لورا بيت كاك فاروق شتكي زياتر هبو تدخست بليزي دبكي نو والله بس أبو يسمان طبعا من دائما كردم يعني تشاوي والله خويا بيو حزكين اللي بيشتكي كين كإمام عمر مان بسر هنا بلين اشتكي مان كردو بو ملتي خومان وتمناها كين بهالشيء بيك حكومتي كردي إما آمادين بو هاج نوعك يارمتي وهروية والله منش همان وچونی که فاروق میه اما زور حزکین کوا ام خبری اما لمجالی خومانکا دروسکنی خواردمنی صناعت غذائیه ام پرنسیپ نقلی کن لکردستان چه لری امو به چه لری تجارانی کرد بین ما دستیان بگنو یارمتیان بین و چاو ساخیان بوب کینو بو امکان چه حکومتی کردی خوی بیو کارخانه بکات و شد بکا چه لروی قوانینی اروپا HACCP بیان ام سرتیفیکیانی IFS بیا ام یارمتیان بین هرچند یارمتی چی کم من ناو جزئی معلومات ما بو نردونش ما بو نردون میل ما بو نردون بلام ام آمادین درگاه من والله بو همو لمجالي قطاع خاص وحكومي اما يارمتيان بدين ببيت ونامان بري كاك جميل والله كاك وك فاروق وكاكلر باسيان كرد إما هم كردين زمان وأخلاق وطبيعتي كرد مان هي هم أوروبي من ستاندري أوروبا مان فيربوين هركسي سي بيستوبين سي صاليريا لا يعني قشت إما يستا خبيرين لا يعني برنج خبيري من أتواني من خدمتي بلا تمام كم لو دو مجال لما مجالاتي كهم أتواني من أول نقل كم بو ملتك قال لك سباس قبول كر بجداري برنامج ببن وقال لك سباس جبينر كردستان تيفيرك وحتى نهار بيش إكران إمامان أجر تبيني ورخني وجه بن جمرة بشين سر ميله حتى جارة جدا هرشادو بختبار